خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. جەنگی نێوان ئیسرائیل و حەماس لە فەڵەستین بەردەوامە. ئەمە ئێستا لەو جەنگەدا خۆی نابینێتەوە. لە دوو ڕۆژی ڕابردوودا وەزیری دەرەوەی ئەمریکا وەکو ئاماژەیەک بۆ مەترسیەکان با وەکوڵێن بە هێلەکی گولە نەبڕ هاتە بەغداد. ئەمە ئاماژەی مەترسیداری بۆ خەڵکی عێراق و هەرێمی کوردستان دروست کردووە، لەگەڵ ئەوەشدا ڕووی کردە تورکیا. ئایا ئەمە ئامادەکاریە بۆ ئەوەی شەڕەکە بوەستێ و لە شوێنی خۆیدا، یاخود ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەم شەڕە پریشکەکەی کە ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەو جەنگەوە پرسیاری لەبارەوەکەین کە ئەگاتە عێراق و هەرێمی کوردستان یان وڵاتانی ناوچەکە و دەوروبەر. ئەم جەنگە تا چەند کاریگەری لەسەر مەسەلەی ئابووری لە عێراق و هەرێمی کوردستاندا دەبێت. ئەم شەو لەگەڵ تو میوانی بەڕێز گفتوگۆکەین. بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی، نووسەر و چاودێری سیاسی. دکتۆر بەخێر بێ. بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر، سەرۆکی پەیمانگای مێدیتریانە. سوپاس بۆ جەنابیشتان. بەڕێز دکتۆر، ئەم شەڕە پێت وایە من زۆر ئەو پرسیارم کردو، ڕەنگە پرسیارێکی زۆر تەقلیدی بێ، بەڵام ئەم شەڕە شەڕێکی نەتەوەییە، دینیە، ئاینیە، نەدینی، یاخود سیاسیە، یان شەڕی وەکالەتە بەڕاستی کامیانەوە دوایی لەسەر وردەکاریەکان تر گفتوگۆکەی. بەڵێ وڵا ئەم شەڕەکرێ لە زۆر ڕەهەندەوە بیخوێنینەوە. پێش هەموو شتێک ئەمە شەڕی داگیرکردنی وڵاتێکە لە بناغە، چونکە ئێمە زانین کاتێکە باسی ئەم شەڕاکەی نەبێ بگەڕێنە دواوە بۆ 75 ساڵ پێش ئێستا و بگرە زیاتریش ئەو کاتێکە فەڵەستین داگیرەکرێت، کە لێرە بیر لەوە ئەکرێتەوە دەوڵەتێک بۆ جوولەکە دروست بکرێت لەسەر خاکی فەڵەستین، کە ئەو کاتە فەڵەستین باڵێن جوولەکەکان لە سەتا پێنجی ئەو وڵاتە زیاتر نەبوون، چ وەکو خاک چ وەکو خەڵک. کەواتە لێرە دواترش ئەو ئەزانین درێژی ئەم باس و پاسە لە 48 بڕیارە بێت و دەوڵەت دروست بکرێت بە پێی بڕیاری نەتەوەیی یەکگرتوەکان. دوای لە 48 ئیسرائیل بەشێ لەو زەویانەی کە هی خۆی بۆ خۆی دیاری کراوە لەگەڵ بەشێکی لە زەویەکانی تر بێت لە 67 تا ئێستش تا ئەم شوێنێکی ئێستا شەڕی تیاکرێت غەزەیە و زیفەی غەربیە کەناری خۆرئاوای هەموو یەکگیرە. کەواتە پێش ئەوەی باسکەین کە چەند ڕەهەندی هەیە، ئەمە شەڕی داگیرکاریە، وڵاتێک داگیرەکرێ، خەڵکێکە لە بناغا بەخۆی و با و باپیرۆ بە 1000 ساڵ زیاتر لە شوێنێکایە، خەڵکێکی تر کە دێت کە هەر یەکەی لە وڵاتێکەوە دێت، ڕاستە لە ڕووی مێژووە 1500 ساڵ و زیاتر و ئەوان 2000 و تا ئەوەش پێشووتر بوون، بەڵام ئەم خەڵکی کە ئێستا تیانیشتەجێن بە هیچ شێوەیەک داگیرکەری ئەوان نەبوون و دەرکەری ئەوانیش نەبوون، دەرکەری جوولەکەش نەبوونە. کەواتە باسی داگیرکاریە، باسی ستەمە، باسی لە بەرامبەر ئەوەشا کە خەڵکەکەی نیوەی دەرکراوە. ئەگەر فەڵەستینیەکان 14 ملیۆن و نیو بن، ڕێک نیوەی لە دەرەوەی خاکی خۆیەتی، و وەک ئەوە واشە کە ئێمە بڵین هەموو کوردستان بە دوور بێلەوە داگیر بکرێ، هەموو خەڵک لە پێنجێ ناجێگە بکرێتەوە. فەڵەستین ئاوای لێ هاتووە، غەزەش کاتی خۆی هەر داگیر کرابوو، بەڵام لە ژێر پەستانە کشانەوە تایە. ئەوەشی ماوە زیفەی غەربی ئەویش دەستەمۆیە و ئەتوانین بڵین ینی توانایەکی نەماوەکە بەرگری بکە. ئیتر لەگەڵ ئەمە چەند ڕەهەندی هەیە، ڕەهەندی جۆری هەیە. دەست پێشخەری حەماس لە چیەوە هات؟ ینی ئەم دەست پێشخەری حەماس لەوە هاتوو وڵاتەکە داگیر کراوە، کەیسەکە بە ئاقارێکا ڕۆیشتووە کە خەریکە خەڵکی تر لە دەرەوەی فەڵەستین ڕێکەوتنی عەرەب ئیسرائیل گوڵی بە ئەنجامەگەێنن کە ئەوەی پێوترێ فەڵەستین مافی فەڵەستینیەکان وجودی نامێنێ، دەوڵەتێکی تری دینی ئەوەی پێوتێ یەمینی متەتەڕیف ڕاستڕەوی توندڕە و دێتە سەر دەسەڵات، بیر لەوە کاتەوە تەنانەت ئەقساش بڕوخێنێ و یعنی پلانی بۆ ئەوە هەیە خەڵک ئیهانەکە، خەڵکە گرێ، خەڵکە کوژێ. یعنی بە کورتی بە تەسەووری ئەوان کەیسەکە قەزیەکە کە قەزەیەکی وەکتم واز لە دینیش بێنە، واز لە ئەقساش بێنە، قەزەیەکی ئینسانی، قەزەی داگیرکردنە، پرسی داگیرکردنە، ئەیانەوێ ئەم قەزیە بێتەوە سەر ساحی نێودەوڵەتی و حساب بۆ فەڵەستینەکان بکرێت. لەپاڵ ئەمانەشا ئیتر ڕەهەندی تری هەیە. ئیسرائیل ئەتوانین بڵین نمایندەی شارستانێتی ڕۆژاواکە، نوێنەری ئەوانە لە ناوچەکە،
نوێنەری بەرژەوەندی ئابوووریانە، نوێنەری بەرژەوەندی سیاسیانە، زۆر ڕوویتریشی هەیە گەر ئێمە بچینە وردەکاری ئەم پرسە ئەم بابەتە. زۆر باش دکتۆر بارۆس، ئەمە بۆ ڕوویدا وە لە چۆ سەر دەرەکە بەڕاستیان زۆر بە سادەی و پرسیارە بکەین چۆ سەر دەرەکان بابەتە لەو چوارچێوەی ئەوەستێ وەکوی ئەمریکا ئێستا بانگەشی بۆکە یاخود سنوورەکانە بەزێنێ. سپاس دووبارە بۆ دەرفەتە، سپاس بۆ تێبینەکانی مامۆستای بەڕێزیش. لە واقعدا ئەم شەڕە جەنگی عەرەب فەلەستین کە ئێستا بۆ بە حەماس و ئیسرائیل گەڕانیەوە بۆ چوارچێوەی یەکەم بۆ ساڵی 1948 بۆ پەنجاکان، ینی ماوەیەکی زۆر بوو، دەوری 15 ساڵێک ئەبوو جیهان و ئەمریکا و خۆرئاوا ئیتر خەریک بوو پرسی فەلەستین لە بیرە چۆ، جیهان ئەولەویاتی تری بۆ دروست بوو، پرسی وزەی بۆ دروست بوو، کێشەی کلایمت چێنج و تێکچوونی کەش و هەوا ئەمانە سەرکردەکانی کۆ کردەوە، شەڕی ئۆکراین بوو، بەرگردن بە هەژمونی چین بوو، ئەم نوعە ئەولەویەتیانەی بۆ دروست بوو جیهان خەریک بوو پرسی فەلەستین بەرەبەرە لە بیر ئەچوێەوە و ڕێکەوتنامەی ئەبراهامیش لە ساڵی 2021ەوە بە تەواوەتی کەوتە سەرسکە وڵاتانی عەرەبی یەک لە دوای یەک لەگەڵ ئیسرائیلە پەیوەندیەکانیان ئاسایی ئەکردەوە، گەیشتە ئەوەی سعودیش پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە. حەماس ئەمەی بە دەرفەت زانی و کاتە و تەوقیتەکەی بە دەرفەت زانی کە پرسی فەلەستین تاکە پرسی ئەولەویەتە کە لە دانوستانە نێودەوڵەتی و ناوچەیەکانە دەبێت تۆپیکی نەمبەر 1 بێ نەک پرسێکی لاوەشی بێ بۆ دانوستان لەگەڵ ئیسرائیل. ئەمە یەک. دوو، حەماس و ئەوانەشی کە بڵین هاوسۆزین یا پاڵپشتیەکەن وەکو ئێران یا و هاوسۆزەکانی بەعام ئەویان بە دەرفەت زانی کە جەنگی ئۆکراینە و جیهان مەشغوڵە بە جەنگی ئۆکراینەوە و ئەمریکا ڕەنگە نەتوانێت بەرەیەکی دیکەی جەنگ بکاتەوە و ئەوانە تەوقیتیان بە باش زانی ئەوە ئاوە. سێهەمیان لەوێەوە سەری دەرکردەوە و مامۆستا باسی کرد ماوەی 2 ساڵە بێ بە زۆر حکوومەتی یەمینی یا ڕاستڕەوی تونڕەوی ئیسرائیل بە زۆر لە زیفەی غەربی فەلەستینیەکان دەرئەکات جوولەکە لە شوێنیان نیشتە جێ ئەکات و یعنی ڕۆژانە و شەوانە تەعادای لە ئافرەت و لە مناڵ و ئەوانە ئاکرد هێرشێکە دەسەر مزگەوتی ئەقسا و ئەمە بەو شێوەیە بوون. خاڵێکی دیکە کە زۆر یعنی جێگەی ئەوەیە هێشتا جیهان یا پسپۆڕان نەیانتوانی وەڵامیان پرسیارە بنەوە. ئەم جەنگە یان ئەم لە 7 ئۆکتۆبەر ئەم هێرشەی حەماس کە کراوەیە سەر ئیسرائیل هێشتا ئیسرائیلەکان خۆیان و ناوەندە جیهانیەکانیش ئەویان بۆ ساغ نەبووەوە چۆن ئەم هێرشە ڕوویدا، چۆن ئەکرێ مەسەن لە 1200 کەس لە ناو لە چەند کاژێرێکا لە ناو ئیسرائیلا بەو شێوەیە ئەوە بکرێن. ئەگەر ئێمە بەراورد دێ بکەین لەگەڵ ئەوەی یەوم الکیپور لە ساڵی 1970 دیسان میسریەکان هاتنە ناو ئەمەیان کرد زۆر لە یەکەچن. یەکەم ڕێک ئەو ڕۆژەی کە هێرشەکە ئەنجام درا لە 7 ئۆکتۆبەر 50 ساڵتەیە پەڕی بەسەر جەنگی ساڵی 1970 کە میسریەکان هاتنە ناوە و بەڕێبەرایەتی ئەو کاتەی سادات لەسەر حکوم بوون. ئەو کاتە خاڵە هاوبەشەکە لێرەیە کاکەزانە ئەوەیە هەردوو لە فەرقەکە ئەو بوو لە ساڵی 1970 ئیسرائیلەکان پیان وا بوو سادات تەنها قسە ئەکا و تەنها قسەی زلەکە و ختابە ئەوانە ساداتیش ئیسرائیلەکانی خافڵگیر کرده بوو جوندیەکان هێنار لەسەر بەحر مەلە بکەن و قیادەکان هێنار بووە حەج و ئیتر ئەمەی دەکرد لە پڕ ئەو هاتنە ناوەوەی ڕوویدا. ئەم جارەش حەماس بە هەمان شێوە ئیسرائیلەکانی خافڵگیر کرد کە بوونێکی زۆر هەبووە مودەی ڕابردوو ئیتر ئەم هێرشە ڕوویدا. خاڵێکی دیکەی هاوبەشەوەیە لە ساڵی 1970 ناوخۆی بارودۆخی ئیسرائیل زۆر ناکۆک بوون لایەنە سیاسیەکان. ئەم جارەش نزیکەی 6-7 مانگ پێش هێرشەکە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە ئیسرائیل لەوەیە بوون بگەنە جەنگێکی ناوخۆی لە ناوخۆی خۆیانە بۆیە ئەم جەنگە ڕووی دەرفەت بوو. ئەموو ئەم خاڵانە کردی بەوەی کە ئەوە ڕۆبدانی لەوە ناچێت پیلانێکی هەرێمی و ناوچەی و شەڕی وەکالەت بێت. ئوساس ئەگەر من 4 خاڵ ڕیز ئەەکەم لێرەیان یەکرێ بە درێژایان بەرنامەیە باسی بکەین. ئەم حربە یەکەم ئەکرێ بۆکو حربێکی عەقایدی و دینی باگراوندێکی دینی قسەی لەسەر بکرێت کە وەکو مێژوو ئەکرێت دوایی بێنە سەری ئەوانە. دووهەم ئەکرێ ناوی بنین تێکچوونی ئەم نەزمەی کە لە جیهان بەڕێوە بەیان لەنگەرشەکانی ئێستای بابەت پەیوەندیە نێودەوڵەتەکان بەگشتی وای کردووە کە لە جیهانە نەوعێک لە سیستەمی هەرێمایەتی یا هێزارێمایەکان دەستکراوەتر بن لە ناوچەکەیە هێزل هێزەکان پاشەکشەیان کردووە ئەمریکا و سۆڤێت و ئەوانە پاشەکشەیان کردووە بۆیە یعنی چۆنەڵی کەس بە کەسێکە لە ناوچەکەیە. ئەمە سەبەبی دووهەمیانە. سەبەبی سێهەمیان جیۆپۆلیتیک و جیۆپۆلیتیکی غازی سروشتی کە
جیهان بەڕاستی تا دێت پێویستی زیاتری بە نەوت و بە غازی سروشتی ئیسرائیل و فەلەستین و لوبناان و ئەم وڵاتانی ناوچەکەشەکەون سەر دەریای ناوەڕاست دەریای ناوەڕاستیش نقطەی تەقاتع خاڵی بەریەکەوتنی سێ قاڕێ سێ کیشوەرە ئاسیا ئەفریقا ئەوروپا منتیقەیەکی زۆر زۆر حساسە لە ڕووی حتا نەک هەر لە ڕووی وزەوەکە نەوت و غازی سروشتیە گەێنە بە جیهانی خۆراوە بەگشتی تاکە مەحبەرێکی گرنگە لەوەڕێەوە لە ڕووی ڕۆژانە بە دەیان هزار کۆچبەر لەو منتیقانەوە ئەپەڕێنەوە لە ڕووی پرسی ئاساییشەوە پرسی سنوورەوە پرسی کێشەی قوبرسەوە کێشەی فەلەستین و ئیسرائیلەوە ینی کێشەی سووریاوە هەموو ئەمانەکەونە سەر دەریای ناوەڕاست واتە منتیقەکەش منتیقەیەکی حەساسەکەی کێشەکە تێدا تەواجودی هەیە بۆیە حربەکە بە کولەن پێشوی حربێکی سیاسی بێ بە بڕای من حربێکە پەیوەندی بە گۆڕانی جیۆپۆلیتیکی هەوەی بەپەوەی پرسی غازی سروشتی و وزەوە چکە بە 20 ڕۆژ پێشەوەی ئەم جەنگە ڕوویدا عاتن کە نەخۆشیەک ڕۆ ئەدات تۆ بێ بڵێ ئەلم کاتەیە من بۆچی تووشی نەخۆشی بووم چیم خواردووە چیم کردووە کە واقعێکی سیاسیش ڕۆدات یان ڕووداوێک حەدەسێک ڕۆداوەکو ئەنی ئەم ڕووداوە بۆ ڕوویدا تۆ بێ بگەڕێتەوە بۆ مانگێک پێشەوە ئەو ڕۆژانە چی ڕوویداوە بە 20 ڕۆژ پێشەوە بایدن لە هیندستان بوو ئیتفاقیەکیان ئیمزا کرد لە هیندستانەوە بە بەحری عەرەبە بە کەنداوی عەرەبە هێڵێک بهێنن ئیتر هێڵەکە هێڵی وزەیە هێڵی بازرگانیە هەموو وڵاتانی خەلیج و هیندستان بگەنە سەر دەریای سپی ناوەڕاست دەریای سپی ناوەڕاستیش قوڕگەکەی بەرزی ئیسرائیلەوەی لە 2010ەوە لەگەڵ قوبرسا غازی سروشتی لە ناو بەحرا بەرهەم ئەهێنن بە 1900 کیلۆمەتر بۆڕی ڕاکێشراوە بەژێر ئاوە بۆ یۆنان و ئێستش خۆتە زانی بەهۆی کێشەی رووسیاوە نرخی وزە بەرز بۆتەوە جیهان لە پێویستی تری بە غازی سروشتی هەیە ببینە ساڵی 2010 جیهان 86 ملیۆن بەرمیل نەوتی لە ڕۆژێکا بەکارهێناوە پێویست بوو ئەمڕۆکە لەگەڵ تۆی قساکەم جیهان 100 ملیۆن و 80 هزار بەرمیل نەوتی بەکارهێنەوە واتە بە ڕێژەی 3.2% بە پێی ئاژانسی وزەی جیهانی جیهان پێویستی بۆ نەوت زیادی کردووە و بە ڕێژەی بەڵێ بە ڕێژەی 5.6% پێداویستی جیهانیش بۆ غازی سروشتی ساڵ بە ساڵ زیاد دەکات چۆن شەڕێکی اقتصادی نییە لە کاتێکە فەڕەنسیەکان یان بورجی ئیڤڵ کە هێمای جوانی و هێمای شارستانێتی فەڕەنسای بەهۆی نەبوونی وزەوە لە دوای سەعات 11 شەو گەشتن بۆ بڕیاری بیکوژێنەوە ڕووناکیەکانی بورجی ئیڤڵ چکە کارەبا زۆر سەرفەکات چۆن شەڕێکی ینی غازی سروشتی و نەوت یان وزە بە گشتی شارستانێتی خۆراوای خستۆتە ژێر پرسیارەوە کە رووسیا خۆتە زانی یەدەکی یەکەمی غازی سروشتی هەیە ئێران یەدەکی دووەمی غازی سروشتیە قەتەر ئەگەر بە سێهەمدا بنین و هەرێمی کوردستان و عێراق و جەزایر هەموو ئەمانەی کە یەکەم و دووەم و سێم و چوارەم من لە نەوت و غازە ئەکەونە دەرەوەی بازنەی خۆراوە ئەوروپا و ئەمریکا بۆیە بۆ ئەمریکا تەواجودی گرنگە لەم منتیقەیە و ئەبینی لەم شەو ڕۆژە لەم 24 سەعاتەیە وەزیری بەرگری بەبێەوەی عێراق ئاگای لێ بخۆی کردو بە عێراقا ڕئیس ئەرکانی جێشی ئەمریکی بەبێەوەی حکوومەتی سووریا ئاگای لێ بێ خۆی کردو بە سووریا و نیشتۆتەوە دوێنێ شەو بەبێ ئاگاداری پێشوەختەی ئامادەکاری پێشوەختە وەزیری دەرەوەی ئەمریکا خۆی کردو بە عێراقا و بینی ڕئیسی کۆنگرێس قسە لەسەر ئەم مۆزوعەکە ئەم هاتنە بۆ عێراق و بۆ سووریا معنای وایە شەڕەکە ئاگرەکەی نەگەشتووە بەڵام دووکەڵەکەی گەشتووە بە عێراق گەیشتووە لەوە لە پرسیاری دۆما وردەکارێکی و باسەکەین بەڕێز دکتۆر فاتح ینی ئەگەر وابێت سنوورەکان تەواو ینی گەشتنەوە قەناعەتی کە سنوورەکانە بەزێنێ ئەو بابەتە لەوێ ناوەستێ ئەوەی ئەمریکا ئێڵێ پێویستە شەڕەکە لێرە بۆستێ و ئامادەکاری بکرێت بۆ شەڕەکە ئەمە ئەوەستێ یان ناوچەکە یان دۆخەکە پێویستی بەوەیە کە ئاگری شەڕەکە گەورەتر بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە بە ظاهری ئەوترێ بەڵێن بە ئاشکرا وترێ کە ئەمریکا نایەوێت ئەم شەڕە فراوان ببێ لەوانەیە هۆکارەکەی ئەگەر ئەمە فعلەن بڕیاری دروستی خۆیان بێ یا بڕیارێکی استراتیجی خۆیان بێ دیارە لەلایەکەوە لەگەڵ چینا لە منافەسن لەلایەکەوە لەگەڵ رووسیا لە شەڕی ئۆکراینە ئەوە ڕوونەکە کە چۆنە تێوەگلانی هەندێک وڵاتی تر کە من لە ئێستا بە دووری ئەزانم لە ڕاستە ئێران تورکیا هەندێک وڵاتی تر ئەمە پرسەکە یاخود قزێکە زۆر ئاڵۆزەکە لەسەر ئەمریکا و ڕاستە ئێران لەوانێ زەربەی گەورە بخوا ئەگەر بێتە ناو ئەم شەڕەوە کە من بە دووری ئەبینم ئێران و ئەمریکا بستم لە دوای ئەمریکا پرسیاری ئێران بکەم بەڕاستی موقیفی ئەو چێ بەڵێ تاوەکو ئێستاکە ئێرانیش گەرچی هەندێک لێدوانی هەیە بەڵام ئاماژەکان بۆ ئەوەن کە ئێرانیش نایەوێ ئێران ئەگەر بیەوێ ئیستیفزازی ئەمریکاکە لە ڕێگەی هێزەکانی بابڵێن نمایندەکانی ئەو لە ناوچەکە لە ڕێی حیزبوڵڵاهەوە لەگەڵ هەندێ هێزی بابڵێن لە حوسیەکان لەولا لە عێراقیش کۆمەڵی هێز هەن کە خۆیان بە ئاشکرا دژایەتی ئەمریکا ئەکەن
پێچێ لەم ڕادا بوەستێ مەگەر دۆخەکە لە فەڵەستینە باڵین لە غەزا زۆر بە ئاقارێکی قورسا بڕواوە ئێستا شەڕ لە ناو غەزایە بێگومان ئێستا شەڕ لە ناو غەزایەوە ئەوەی بەشیشیاندا بڕیوە تاو دانەبڕاوە بەڵام هات لە چەند لایەک و هاتوونەتە ناوەوە ئێستاکە ئەتوانی بڵێ جینۆسایدێکی بە بەرنامە بۆ دێڕژرا و بەڕون و ئاشکرا بە پێشاوی دنیاوە بە بڵین پیادە ئەکرێ مستەشفا و بە بڵین خەستەخانەکان بە بڵین بردومانەکرێ خەڵک تەنانەت بەڵین ئیسرائیلەکان کە بە خەڵکی ئەڵێن لەم ناوچەوە بچن بۆ ئەو ناوچە لە ڕێگە ئەدەن لە بە بڵین ئەو خەڵکی کە بە بڵین ئاوارە ئەبێ ئەدەن لە ئەمبولانس و بە بڵین سیارەکانی ئیسعاف یعنی بە پێشاوی دنیاوە ئەوەی کە پێوتێ جینۆساید کە بەداخەوە باش ئەمە چی گۆڕی ینی لە زەهنی خەڵکدا لەسەر مەسەلەی مافی برۆڤ لەسەر مەسەلەی زۆر شتی گۆڕی زۆر جارێ وێنەی ئیسرائیل لە لای غەربیەکان کە زۆر جوان بوو ینی بە کۆمەڵی ئەتیبارات کەوا بۆ ئیسرائیلیان ئەڕوانی ئێستا ئەگەر لە لای هەندێک لە سیستەمەکانیش بەو شێوەنە بێ بەڵام لە لای ئەوەی کە پێوتێ شەقامی ئەوروپی لە لای ئەوانی کە باسی مافی مرۆڤەکەن بە تەواوەتی ئەم وێنەیە گۆڕا چونکە ئیسرائیل حساب نەبووە نەتەوەی گرتوەکانەکان تەنانەت کە بە بڵین وەزیری خارجی ئەمریکا کە خۆی جوولەکەیە چەند ڕۆژێکە داواکە هەندێ بۆ چەند کاتێک شەڕەکە بوەستێ بۆی هەندێ پرسی بە بڵین دیلەکانە مەسلەی فریاکەوتنی مرۆیە گوێ ناگرێ تەنانەت کارگەیشتە ئەوەی کە وەزیری کە لە پورتوراسی ئیسرائیلی بڵێ ئێمە یەکێ لە ئەگەرەکانمان ئەوەیە کە بە نەوەوی بدەین لە غەزا کە ئیتر ئەمە ئەو پەڕی ینی ئەمە قسەیەکە بۆ ترساندنیان نا هەموو شتێک واردە من وازانمێکێ لەو ئەگەرانەی کە بەشێک لە توێژەر و با بڵێن ئەوانەی دەستگاکانی بەحسی ئەوروپی باسێکە لەوانەیە بیر لە بەکارهێنانی هەندێک غازی شارایی بە تایبەتی بۆ تۆنێلەکان بەکاربیێنن و ئەمەش یەکێکە لەو ئەگەرانەی کە یعنی دوور یعنی زۆر بە دووری نابینی بەس ئەوەی کە جێی داخە ئەوەیە کە گەلێک وەکو بە بڵێن جوولەکە کە خۆی جینۆسایدی بینیوە و وشەی جینۆساید یەکەم کەسێ بەکاری هێنا بە بڵێن زانایەکی جوولەکە بوو بۆ بەرامبەر بە نازیەکان کاتێکە بەرامبەر بە جوولەکە هۆڵۆکۆستیان کرد ئێستاکە ئەم گەلە یا بڵێن ئەم دەسەڵاتەی کە لە سەر هۆڵۆکۆست دروست بووە جینۆساید ڕێگەیەک بوو بۆی دەوڵەتەکان لانی کەم بۆ ئاسان بکرێ ئێستا خۆیان دێن جینۆسایدێکی ترەکەن و گرفتەکە یا بڵێن ئەوەی کە مافی مرۆڤ و ئەو بانگەشانە خاتە ژێر پرسیاری گەورە ئەوەیە کە بە پێشچاوی ڕاگەیاندنەوە وێنە ڤیددیۆ ئەو مناڵانە یان ئێساکە 5,000 مناڵ یعنی کوژراون شەهید کراون 3,000 ئەوەندە ئافرەت ئەوی تریشی هەر خەڵکی مەدەنی واز لە ئەوی تربێنەکە شەڕکەرەوانە بەس تۆ 10,000 کەس لە ماوەی 30 ڕۆژ یا کەمتر لەوەش کەمتر لەوە فعلەن لە حوتی مانگەوە تاوەکو ئێستاکە بە بڵین ئەوەندە کەس کوژراوە ئەگەر بینێ 30 ڕۆژەکە بەڵێ ینی فعلەن ئەوە نزیک بۆتەوە بێتە 30 ڕۆژ ینی ئەو هەموو خەڵکە کوژراوە بە ئاشکرا بە هەموو چەکی قەدەغەکراوە بەکارەهێنرێ کە فۆسفۆرە کە هەندێک لەوانە چەندین تەن قورسە ینی ئێمەش بینین ئەوە لە مخێمی جەبالیاوە لە مستشفاکە خەڵکی مەدەنی پێوە بوو مناڵەکان هەمووە بینین ینی ئەمە لە پێشاوی جیهان ڕووەدا ئەمە وێنەی ئەوروپیەکان و بتایبەتی ئەمریکاش زۆر ناشرین نەکات تەنانەت لای گەلی خۆیان و ئەمە من جاری تریژ وتومە ئەمە سەرەتای کۆتایی ئیسرائیلە جایتر 50 ساڵی ترە خیانێت 10 ساڵی ترە خیانێ بە پێی هەندێ حساباتی حەماس و بە بڵێن ئەڵێ لە بازی احتیمالاتیاندانەوە لە 2027 کۆتایی پێدێ من نازانم ئەوکەی کۆتایی پێدێ بەڵام ئەم ڕەفتارانە ئەم هەڵسو و کۆتانەی کە دژە بە هەموو دینێ بە یاساکانی جەنگ بە هیچ پێوەرێک لە جەنگە ئەم ڕەفتارانە دروست نییە بە تایبەتی بۆ وڵاتێکە وڵاتێکی تری داگیر کردووە داگیر کرد بە پێی یاسای نێودەوڵەتی سەبەتچیا کۆتایی پێدێ تا وڵاتە دراوسەکانیان هاو دینەکانیان هاونەتەوەکانیان هاو زمانەکانیان یارمەتیان نادەن مەسەلەن تەنانەت بە مووقفێکی ژارن بڵێ ئەوەی کە ئێسەی بینین فعلەن ئەوەی کە لە دەور و پشت بڵێ هیچ دەوڵەت تەنانەت تورکیاش کە ئەوەی تا ئێستا کردوێتی هەر ئەوەیە کە من یکەم لە شوێنی خۆمەوە ناڕزایی دەرەبڕم شوانم کۆمەک کۆکەمەوە لەبەرەوەی ئەمریکا لە پشتەوەیە یعنی هەموو ئەترسن لەوەی کە ببنە بەشێک لە شەڕەکە ئەوی تر کە ئەوەی پێوتێ با بڵێن ڕژێمەکانی عەرەبی هەموو خۆیان پاشکۆن لە ڕاستیە خۆیان خاوەنی قسەی خۆیان نین بگرە خۆیان بەشێکن لەوەی کە ئەوەی کە پێوتە غەزە و جۆرێک لە مقاومە هەیە نەمێنێ بەڵام ئێمە بە پێی ئەڵێوە تیلکە الأیام نداولها بین الناس ینی
ئەم دۆخە بەم شێوەیە بۆ هیچ کەسێک نامێنێ بە تایبەتی ئەم ستەمکاریە چونکە تۆ وا غەزت کۆتایی پێهێنا 2 میلیۆن کەست کوشت بەس خۆ هەر فەڵەستینیەکان خۆیان بۆ گوتم 14 میلیۆنن ئەمە لە ئیسرائیل لە ناوچەیەکە ئێستا ئەگەر دەسەڵاتدارەکان شەقامیان دەمکوت کردووە بەڵام ڕۆژێک دێ ئەم دۆخە گۆڕانی بەسەرادێت تۆ لە ناو ملیارێ موسڵمانە بەم شێوازە مامەڵەکەی وە گوتم ئەگەر 50 ساڵی تریش ئەمریکا پارێزەری بێ بەڵام ناتوانێت تا سەر بیپارێزێت زۆر باشە بەڕێستاوتت دووکەڵەکەی گەیشتۆتە عراق و سووریا ئەم دووکەڵە ئاگرەکەی کەی بڵێ ساتە جارێ پێش هەموو شتێ دەبێت پرسییم بۆچی دووکەڵەکەی گەشتۆ بە عێراق و سووریا من لە سەرەتای بابەتەکە گوتم 4 تا ئێستا 4 بوعدی ڕئیسی بۆتە سەبەبی ئەوەی کە ئەم جەنگە ئاواتەشە نەبسێنێ بوعدێکیان وتم لەنگەرشکانی پەیوەندی نەودەوڵەتیەکان وەکو ئێستا بوعدێکیان باگراوەندێکی عقائیدی و دینیە بوعدێکیان جەنگێکی جیۆپۆلۆتیکیە بۆی غازی سروشتی و وزەوە بەگشتی بوعدێکیشان ئەو بوعدێکیشان ئەو زوڵم و زۆرە ناوخۆیە بوو کە هەم مامۆستاوا منیش باسم کرد کە بۆتە سەبەبی ئەوەی ئەم جەنگە ئینفلیشن ینی هەڵاوسانێک بەخۆیەوە ببینێ جەنگە عقائیدیەکە لە منتیقیار هەیە هەنی ئەگەر تۆ بابەتەکە بخوێنیتەوە بە وردی ناشگەڕێتەوە بە ساڵی 1940 پێش ئەوەش خۆت بیر نەچێت ئێمە ئەو بوعدە دینیەی ئەگەر هەتا ئەقساش بڕوخێنی بۆ 1000 ساڵی تریش بێ سەر هەڵەداتەوە بۆ ئەم قەزەیە یعنی ئەگەر لە بناغەوە فعلەن چارەسەر نەکرێ چونکە تۆ هەر مسلمانە بینی ئەڵێ با بڵێن یەکەم قیبلەی من شوێنی ئیسرا و میعراج ئەوەندە خێری هەیە بۆیە ئەبێت عقلەکانی سەرزەوی بیر لەوە بکەن و چارەسەریەکە چۆن چۆنی مەسەنە ئەو ئەڵێ لە تەوراتە هاتووە کە خوداوەند و توێتی ئەم زەویە بۆ حەزرەتی بۆ نەوەکانی بۆ ئیبراهیم و نەوەکانی عەلەیهی سەڵات وەسەلام ئاوا دەڵێ ینی جوولەکە دەڵێ ئەم زەویە تەوراتە هاتووە لە نیلەوە تا فڕات دەبێ من حکم بکەم لە تەوراتە هاتووە وەکو چۆن مسلمانان ئاماژە بە قورئانی پیرۆزەکەن ئەویش دەڵێ لە نیلەوە بۆ فرات ئاوا هاتووە من نمونەیەکی تر بۆ جەناب بێڕمەوە با لەوە دەرچێن دەرەوە ساڵی 1967 لە ئاینی عەلەویەکانە مامۆستا شارزاترە منەوە وەکو پسپۆڕی من بواری وزەوەوانێ لە ئاینی عەلەویەکانە ئەوە هەیە کە ڕۆژێک لە منتیقەی سووریا ئەوانەوە لە باکوور و لە باشوور و کابرایەکی کوێر دەرئەکەوێت و شەڕێکی کاولکاری دروست ئەبێ ساڵی 1967 ئەمین حافظ سەرۆکی سووریا بوو مشەدەیان وەزیری بەرگری ئیسرائیل بوو چاوێکی بڵێن شۆر بوو مشەدەیان کە وەزیری بەرگری بوو کە شەڕەکە دەستی پێکرد ئەمین حافظ ئەڵێ وەڵا ئەمە پیاوە کۆرەکەی کە لە ئاینی عەلەویەکان هاتووە دەرکەوتووە بەبێ تەقە جۆلانی تەسلیم بە ئیسرائیلەکان کردو جا لەو سەردەمەیان سعد جمعان سەرۆک وەزیرانی ئەردەن بۆ کتابێکی نووسیوە بە ناوی مجتەمع الکەراهیە کۆمەلگای خراپەکار یا کۆمەلگای چیناوی یا کۆمەلگای ڕق یا شتێکی ئاوا ئەگەێنێ باسی ئەماکە کە چۆن ئەم عەقیدە منتیقەیە چۆن بە هەندێک شتی ئاوا ئەم ڕێکاری کاریگەر یعنی مەسەن دوێنێ شەو سەدر تویتێکی کرد سەدریش خۆشی ناوە وەزیرەکەی تویتێکی کرد هەزارەها کەس هاتن بۆ ساحەی تەحریر تویتێکی تری کرد 2 سەعات وتی وەرنەوە هەر ئەڵێ ئەو خەڵکە قوتی دا و کە یەک نەفەر بەسەر جادەوە نەما ینی بۆ چۆن ڕۆشتن چۆن هاتن چۆن ڕۆشتن یعنی عەقیدە لێرەیە دەورێکی گرنگ و کاریگەر ئەبینێ ینی ئەبینی باگراوندێکی عەقایدی گەورە لەمە جوولەکەکانیش ترە گەرمە بگەڕیتەوە بۆ جوولەکانیش ڕاست ئەمانیش بێگومانەوەش لە ئەمریکا عمقێکی دینیان هەیە کەنیسەیان هەیە کاکە زانانی چی حەقەتێکە ئێمە بیزانین ماز بە ئێرانیش باسکەین هەموویانمان ئەوە کرد لە ئێرانە کە تۆ دەبینی بڕۆ بۆ تاران ڕەنگە یەک مزگەوتی سونە و جەماعەت نەبێ مامۆستا بەڵام چەندین کەنیسەی جوولەکە کەنیسەی جوولەکە هەیە لە تارانە ینی لێرە دەبینی استراتیژی ئێرانیش مامۆستا ئیش لەسەر جینۆسای دەکات زیاتر استراتیژیەکە بۆ لێدان لە سەڕینەوەی کورد و سونە لە منتیقەکە بتر لە خانەقین و بەو خەتە ئەیێنی بە داقوق و بە دووزەوە تا ئەگاتە شنگال ئەبینی هەتا ئەگاتە سووریا دیمۆگرافیای منتیقەکەی گۆڕیوە لە بەغدا بزانە پێش 2003 چەند گەڕەتێکەکەن چەند سونە بۆ ئێستا چەند شیعە ینی هەڵکەندنێکی ترسناک لە حماس سونەیە کە ئێران تۆمەتبارەکری بۆ حماس سونەیە بەڵام ئەبینی لەژێر سمێڵەوە سعودیەکانیش و زۆر کەسی دیکەش پێی خۆشە حماس لەم جەنگەیە تێک بشکێ بەڕاستی پێت بڵێم ئەوەی کە جەناب برا عەرەبەکان لەسەر حماس بێدەنگن بەڵام بۆچی بە ئاشکرا پاڵپشتی ئیسرائیل ناکەن لەبەرەوەی ئەو بە ملیۆنان ئەکاونت لە تویتەر و لە فەیسبوک ڕۆژانە دیفاع لەو مەزڵومیەتی خەڵکی بڵین غەزە ئەکەن ئەو وێنانە بڵاو ئەبێتەوە کە مناڵ لە ژێر دار و بەردوایە ئەو وێنانە بڵاو بێتەوە کە ئافرەت کەوتووە
سعودی ناتوانێت لە جەوێکی وایە پاڵپشتی ڕاستەخۆی بۆ ئیسرائیل ڕابگەێنێت چکە لە جیهانی ئیسلامیە شەرقیەتی بوونی ئەکەوێتە ژێر پرسیارەوە لە ئێستاە بەڵام وەکو دیکە وڵاتانی عەرەبی وڵاتانی ناوچەکە و سەرێشەیەک لە حەماسە ڕوان یعنی تورکیا من بیرمە لە ساڵی 2015 نامی ماسەرەکەم لەسەر علاقەتی تورکیا و ئیسرائیل بوو لە سەردەمی حکوومەتی ئەکباتیە پەیوەندی تورکیا لەسەر چی لەگەڵ ئیسرائیل تێکچووە 2010 کە بەهێزترین پەیوەند یەکەمین دەوڵەتی ئیسلامی کە پەیوەستبایی لە دەوڵەتی دامەزرانی دەوڵەتی ئیسرائیل کردو تورکیا بوو ساڵی 1940 لە نەوەتەکانە هەموو پەیوەندیەکی بەهێز و استراتیژی لە هەموو ئاستێکە لە نێوان تورکیا و ئیسرائیلە هەبوو بەڵام کە ئەردۆغان هادەم پەیوەندی تێکدا لەگەڵ ئیسرائیلە بەهۆی بەرگریکردن بوو یان پاڵپشتیکردنی حەماسەوە بوو پەنجیان بادە و قوربانیشی دا بەڕاستی تورکیان 9 بۆ 11 کەسیان لە کەشتیەکە کە مساعداتی ئینسانیان ڕەوانە کرد دەرەی ناوەڕاستە ساڵی 2010 ئەو بوو و تقریبا 10 ساڵ ئەبێت ئەردۆغان داوا لە تورکیا ئەکات دوای ئەوە داوا لە ئیسرائیل ئەکات بڵێم پەیوەندیەکانە لەگەڵ ئیسرائیل ئاساییکەن چکە تورکیا پێویستی بە غازی سروشتی ئیسرائیلە ئیسرائیل لە وڵاتێکی هاوردەکاری غازی سروشتی و سە بۆ وڵاتێکی هەناردەکاری غازی سروشتی پێداویستی ناوخۆی خۆی پڕ کردوێتەوە و بەڵام هەتا ئێستاش نەوت بۆ ئیسرائیل لە بەخاکی تورکیا ڕۆ بە ئازەربایجانەوە ڕۆژ چەندین ساڵی بوو یعنی هەموو وڵاتان بە جۆری لە جۆرەکان هاوکاری بەڵێ هاوکاری ئیسرائیل نەگە تۆ سەری نەخشەکە بکەیت ئیسرائیل لە هەر چوار لاوە بە وڵاتانی ئیسلامی دەورە دراوە وەنیە ئەمە دۆخێکە عمومەن قسەی ئەخیری من لە مداخلەی ئەم جارەمە ئەوەیە کە ئێستا دۆخێک دروست بووە هەردوو لە ئەڵێن ینی فەلەستینیەکان 40 ساڵ ئەوەشیان زمانی PLOش منەظەمەی تەحریری فەلەستینیش ئەوانشیان و ئاشتی کاتێک لە منتیقەیە بەدی دێت کە ئیسرائیل لەوێیان نەبێت یعنی ئەبێ شەڕ هەر بەردەوام بێت ئێستا ئەم وەزعش قەوماوە لە ناوخۆی ئیسرائیلە ئەم هێرشە قەوماوە کە بەڕاستی حەماس شەرعیەت یان هەیبەتی ئەمنی و ئیستخباراتی و سەربازی و هەموو شتێکی ئیسرائیلی توشی نوعی بە شەرمەزاری کرد بەو هێرشا و بەسەر شانۆکە بەبێی پەتیگردی ئێستا ئیسرائیلیش گەشتۆ بۆ قەناعەتێ ئەم شەڕە شەڕیمان و نەمانە یانە بێ ئیسرائیل نەبێ یانە بێ حەماس دراوسێن نەبێ لەو شوێنێ باشە عراق بۆ هەنی وتت عراق لەبەرەوە حرب عقایدەی کە باسم کرد وتم جەنگ ئەوەیە ئێستا ئێران 4 پایتەختی ناوچەکە بەڕێوە ڕاستی بەغدا عاز بە بەغدایە بە دیمەشقەیە بە سەنعایە بە بەیروتیە یعنی ئەمە حەقیقەتە ئەو خیتابەی کە حەسەن نەسروڵڵا خوێندیەوە خۆی ئەوە یعنی خیتابی ئێران بوو بە زمانی عەرەبی باش دکتۆر بەرۆز ینی بۆچی بلینکن پەیامی ئەوە چی بوو کە بە هێلەگێکی گولە نەبڕ لە بەغدادا بەزی خۆ بەغدا ملیۆنان خەڵکی لێژیان زۆر ئەوە نییە بڵێن بۆچی ئەمە پەیام بوو هەبڕاستی لە خۆیان نەترسن گەشتەوەی وەزیری خارجی بترسی لە خۆی هەر بڵێ هەر بەڕاستیە ترسن لە خۆی چکە ئێران هەتا ئێستا بە دوای نەشی شاردۆتەوە بە دوای تۆڵەکردنەوەی خوێنی قاسمی سولەیمانیەوەیە لە ناو ئەمریکا چەندین کەس دەستگیر کراون لە ناو ئەمریکا چەندین کەس دەستگیر کراون کە نێراون گوایە تۆڵەی قاسمی سولەیمانی بکەنەوە خەڵکەوە ئێستا وەزیری خارجیە بۆ بەنیوەی شەو دێ بۆ عراق بێگومان پێویستی بە هێلەکێکی گول لە نەبڕە ئەمە خاڵ پەیام نەبوو بۆی کە عراق لە ناو زۆنی مەترسیە ئەکید پەیام بوو ئەم ڕۆژ کۆنگرێز ئیشارەتی پێ کردو گەر ماشارەتیقی ئەمریکا زۆر بە توندیەتە جوابەر غەواسەیەکی چەکینەوەی بەژێر بەحری ناوتە بۆ دەریای ناوەڕاست ئەمڕۆ دوو کەشتی 220 فڕۆکەی بەسەرەوەی لە دەریای ناوەڕاست مێدیترێنیەنکە باسی گرنگیەکەیان کردو ئەوانە ئەمریکا نایە بەرێکی دیکە شەڕ لە منتیقەیە بکرێتەوە بۆی ئەو لەوێتەکانی دیکەی کە باسمان کرد نەگەر ئۆکراینە ئەژمونی چینە کاکە لە عێراقا ئێستا رووسیا تقریبا رووسیا و چین عێراق بەڕێوە بن و ئێرانیش رووسیا ساڵی 2022 هەژمونی ئابووری لە چێلگەنەوتەکانی عێراقا گەشتۆ بە 19 ملیار دلار 4 گەورەترین کۆمپانیای نەوتی لە ئۆیل گازپرۆم ڕۆزنەفت باش رووسی لە عێراقا ینی تەواجودیان هەیە چینیەکان چل لە سەتی نەوتی عێراق ئەکڕن ڕۆژانە لەبەر ئەوە منتیقەیە چین و رووسیا و ئێران بەڕێوەیە بن ئەمریکا بلینکنیش بەڵێ ئەماتنەی بلینکنیش پەیام بوو بۆ ئەوەی نەک ئەر ئەمانەوێ جەنگێکی دیکە لە ناوچەکەیە ینی بەرەیەکی دیکەی جەنگ لە ناوچەکەیان نەکرێتەوە بەڵکو ئەمانەوێت دەستی رووسیا و چین و ئێرانیش لەم ناوچەیە کەمتر بکەینەوە زۆر باشە دکتۆر ڕۆڵی ئێران و تورکیا چۆنە بینی هەڵسەنگانی بەڕێزت بۆ ئەم بابەتە ئێرانەوە ئیسفادەی خۆی لێ بکەیان بەڕاستی دەستی ناڕاستەوخۆی یان ڕاستەوخۆی لە بابەتی پشتیوانی حەماسە هەبووە و تورکیاژۆکۆی وتت کە هەر لە چوارچێوەی ئیدانەیە نایەوێت مەساڵحەکانی خۆی تێدا جارێ عێراق بەرامبەر بە ئیسرائیل یا بەرامبەر بە ئەمریکا بەڕاستی خاڵی لاوازی زۆر زۆرە بەڵێ ینی پێشەویش مەسەر ئەو دەوڵەتی تر
بەو پێی کە ئێستا مامۆستا شارەزای بوارێ ئابووری عێراق نەوتەکەی کە ئیفرۆشیە چێتە بانکەکانی ئەمریکاوە بۆ یەگەر عێراق بە ڕاستەوخۆ بچێتە ناو ئەم شەڕەوە یا لە ڕێگەی ئەو هێزانەوە بچێتە ناوی عێراق زیانێکی گەورەی بەرەکەوێ من لە دڵنیام کە پرسی مەسلەی پارەی عێراقی وەکو تورکی ئێرانی پرسم دلار بەهای بەرزبوونەوەی بەهای دلار بەرامبەر بە دیناری عێراقی زۆر مەترسیدارە مەترسیەکی گەورەیە ئێستا ئێران عێراقی داگیر کردووە لە ڕێگەی جوگرافیا و ئەو هێزانەوە ینی وەکو واقع و وەکو ئەرز بەڵام ئەمریکا هەموو شتێکی عێراق لە ڕووی ئابووریەوە لە ژێر دەستی ئەوایە بۆیە عێراق ئەگەر بچێتە ناو ئەم شەڕەوە بەڕاستە و خۆ یاخود بیلوەکالەڵێ زیانی گەورەی بەرەکەوێ و فعلەن قورسەکەوێ لەسەر ئەمە لەلایەک و لەلایەکی ترەوە ئێران حەماس نەیشاردووەتەوە کە ئەوان لەبەرەوەی کەس هاوکاریان ناکە ئێران هاوکاری کردوون هاوکاری ئێرانیشان وەرگرتووە بەبێ مەرجۆک خۆیان ئەڵێن بەڵام حتمما ئێرانیش لێرە جگەل لە با بڵێن پەستان لە ئەمریکا لە هەمان کاتە لە ڕووە عقایدەکەشەوە ئەمە کاریگەری خۆی هەیە هەموو وڵاتە ئیسلامیەکان سنین عەرەبن طبعاً کاتی خۆی خۆ ئەوەی کە ئێساکە عەرەب داوایەکەوە ئێستا تەنانەت بە حەماسیشەوە ئەوەی کە حەماس داوایەکە بەوەی ئەتوانم بڵم 47 و ئەوانە ڕازیە بەس کاتی خۆی عەرەب کە سەرەتایی با بڵێن گەرم و گوڕی نەتەوەی و شۆڕش گێڕی و حرەکاتی تەحەڕوری تازە هاتبوونە بە حساب هاتبوونە سەردەسەڵات قبوڵی ئەویان نەکرد ئەو سوڵح و ئاشتەواییە بکەن کاتی خۆی ئەویان کرد ئێستش بەو شێوەی لێکن لێرە حەماس باسی ئەوە کاکە لە ناچاریە فعلەن بەڵێ هاوکاری ئێرانی قبول کردو ئەمە لەلایەن ئێران تاچوو لەگەڵ ڕامۆ ئێران من وازانم بەڕاستەخۆ ناچێتە ناو شەڕەکەەوە مەگەر دۆخەکانی حەسەن نەسڕڵڵاهەوە دەرەکەوێ مەسەلەن حتا هەمووی حتا حەسەن نەسڕڵڵاهش زۆربەی قسەکانی ئینشائی بوون زۆر حەدی نین یعنی ئەگەر تاوەکو ئێستاش سیرکەی با بڵێن حیزبوڵای توانی بە قورسر بچێتە ناو شەڕەکەەوە حوسیەکان ئەیانتوانی بە قورسر بچن بەڵام هەمووی مناوەشات و شتێکە تەنها سەرقالکردنیەکە ئەگەر یەکدانرێ بۆ شەڕ بەڵام من وازانم ئێران نایەوێت ئەو قوربانیە بدا بە خۆی بە دەسەڵاتی بە هێزە سەربازەکانی بە ڕووە ئابووری بەڵێ تا ئێستا ئێرە باشە و ئەمە پەستانێکە بەڵام نایەوێت چونکە زیانی گەورەکە ئەمریکاش زیانەکە بەڵام من وازانم ئێران زیانێکی گەورەترەکە ئەمە لەلایەکەوە تورکیاش بە هەمان شێوە تورکیا ئەگەر سەرنج بدەین تورکیا مامەڵەکردنی لەگەڵ دەور و پشتە زیاتر لەسەر بەرژەوەندی ئابووری و مامەڵەی ئابووری و ئەم بابەتانە وەستاوە تەنانەت ئەگەر سەرنج دەی تورکیا ئەو هێزانەشی کە ئەم پاڵپشتیانەکە بە سەربازی پاڵپشتیان ناکە لەسەر ناوچەکە بکە کەم جار مەگەر ئەوەی کە بۆ نمونە لە خۆی مباشر بچێتە ناوەوە ئەویان جێ لە هەندێک وڵات بە بڵین بەشداری لەوەی کردووە حساب بۆ ئابووری زۆرەکە بۆیە تورکیا لەبەر ئەوەی کە فعلەن ئەم دۆخی پێ ناخۆشە پێشی قورسە چونکە لەسەر ئەوی شەکەوێ وەکو دەسەڵاتێکە زەعامەتی لانی کەم لایەنێکی سونەی لە ئەستۆ گرتووە و لە ڕووی مێژوویشە خۆتانزان کە 500 ساڵە زیاتریش عوسمانیەکان ئەم ناوچیان بەدەست بوو ئەگرە هەر بگرە خۆی هاتنی ئیستعماری ڕۆژئاوایی لە بەرەنجامی پاشەکشەی دەوڵەتی عوسمانی ئەمە دروست بوو بۆیە تەنانەت ئەوانەشی کە ئەتوانین تورکچێتیەکەن کە لەگەڵ ئۆردۆگانان ئەڵێن ئێمە ئەبێ ئیسرائیل فەڵەستینەکان بپارێزین چونکە کاتی خۆی ئەمانەتی ئێمە بووە طبعا کاتی خۆشی هەرباجی ئەویاندا کە وەڵام لە چوارچێوەی خیتاب ئامێنێتەوە بەڵتا ئێستا لە چوارچێوەی خیتاب و هاوکاری مرۆیی و پزیشکی و ئەم بابەتانەیە تورکیاش نایە بچێتە ناوە و ڕاستە خۆ بچێتە ناو ئەم شەڕە تا مەجای بێت تا مەگەر دۆخەکە زۆر قرس بتەقێتەوە ئەجینا نایە چونکە ئەزانێ ئەویش بە هەمان شێوە ئەمریکا هەیە ئەمریکا هەیە لێرە لە بەرامبەرە بەشێک لە وڵاتە ئەوروپیەکان هەیە ئەم پرسە هەمویان لە ژێرەوە قسەیەکەکەن و لەسەر یعنی ترسن لە وجودی خۆیانە ترسن بە تایبەتی ئەردۆگان منافسی بەهێزی هەیە و هەڵبژاردننی لە دوایە هەموو ئەمانە مەترسیە بۆ ئەوەی کە بچێتە ناو شەڕێکەوە کە زیانێکی گەورە بەر ئابووریەکەیەکەوێت کە ئابووریەکەش لە ژێر مەترسیایە هەرێمی کوردستان ئەچێتە سەیف زۆنەوە یان لە کابێ بتوانێت بپارێزریان ئیش بەڵێ پشتی خەڵکێک ئەترسێ مەسەلەن بەشێکی ئەمڕۆ تەحلیلەکان وا بوو ڕاستە پەیوەندی بە بانکی مرکزی و دوومانجی کۆتایی ساڵ و ئەوانەوە هەیە بەڵام پێیان وا بوو کە هێلەگە گول لە نەبڕەکە کاریگەری لەسەر دابەزینی بەهای دیناری عراقیەوە هەیە بێگومان خۆی ئەوە وەکو مامۆساش باسی کرد جارێەوە پەیامێکی زۆر قورسیتیایە بەو شێوازە دەرکەوتن یعنی ئێمە ئامادەین بۆ شەڕ یعنی ئێمە
تەوەقعی هەموو شتێکەکەین پێشبینی هەموو شتێکەکەین لە هەمان کاتیشە ئەوەی کە هەندێک لە با بڵین پێگەی ئەمریکیەکان لە بۆ نمونە لە حەریب هەیە لە یعنی لە سنووری هەرێمی کوردستانە هەیە لە عێراقا هەیە خۆتەزانی تر کورد بەداخەوەی تر وجودی وایە جاری وایە ئەوێ بدا بە حساب ئەوەی کە ئەمە تۆڵە لە ئیسرائیل کاتەوە لە هەولێرە درێت تۆڵە لە ئەمریکانەکە لە هەولێرە درێت مەبەستم یعنی ئێمە خۆمان خاڵی لاوازیمان زۆرە لەبەر وجودی سیاسی کورد کە واقعەکە چۆنە ئەکرێ کوردیش لێرە واقع حاڵێکەیە کە هەرێمی کوردستان دابش دوو زۆن بووە مەسەڵەن لە هەولێرە دووهۆک ڕێگە بە خۆپشاندان نادرێت ئەمە وەک تعلیق نەبێت لێرە ئاسا خۆڕوونەوەی تروە خۆپشاندانەکەی ئەم دابشبوونە زەربە لە هەرێمی کوردستان نادا جا لە هەر دیوێکەوە بێ خۆی ئەوەی کە جارێ ئەوەی کە لە سنووری زەرد بەڕاستی ڕێگە بە خۆپشاندان نادرێت کارێکی زۆر نامرۆڤانەیە ئێمە گەلێکی خۆمان جینۆسایت کراوین لانی کەم خۆ خەڵکی هەرێمی کوردستان داوای چیەکە داوای هاوسۆزیەکە پشتیوانی معنەویەکە دوعای خێرەکە ناڕزایەتی دەرەبڕێ ئەمە بۆ ئەبێت ڕێگری لێ بکرێ بێگومان ئەمە خۆی تعبیرە لە هەڵوێستێک کە تۆ لانی کەم بەشێک لە هەرێمی کوردستان ئەخاتە زۆنێکی تر و محوەرێکی ترەوە و ئەمە بۆ خۆی بەڕاستی زیانە و مەترسیشی هەیە و هەندێکی ئەزانرێ ئێستاکە دۆخەکە تۆزێ باشترە لەگەڵ ئێرانە ئەجینا خۆتەزانی پێشووتر گەیشتە با بڵێن بۆمبارانکردن و سارە و تێگرتن و کۆمەڵێ با بڵێن فڕۆکەی بێ فڕۆکەوان و ئەم بابەتانە یعنی هەرێمی کوردستان لەم شەڕە بە دوور نابێ بەداخەوە ئەگەر وریانەبی ینی ئێستا لە ئەگەری ئەویان بەکو بڵێن تاڵەموەکدا با بڵێن پردێکماوە بەڵێ خراپە دۆخەکە خراپە چونکە ئەو کاتە تۆ تۆمەتبارەکری بەوەی سەر بە ئیسرائیلی سەر بە ئەمریکای لێرەش خەڵکێک زۆرە خۆیان بە دوای پاساوێکە ئەگەڕێن بۆ ئەوەی کە زیانێک بدەن لە تۆ ئەوە پاساوەکە دێتە دی و ئەمە پرسیار بۆ دکتۆر بانوس ینی پێت وایە ئەم دوو دابشکاریە یان هەرێمی کوردستان لەم دۆخە ئەتوانێت چۆن خۆی دەرباسکە یانیش بەڕاستی ئەکەوێتە ناو ئەو لە هەر گەورە بوونیی شەڕەکەوێتە ناو شەڕە کاکە زانە خۆی ئەم مۆزوعات دوو بابەتی هەیە بابەتێکی لایەنی ئینسانی و لایەنی حکومڕانی و ئەو بابەتە ئەخلاقی و ئینسانی و بەها باڵاکان و ئەوەیە کە ئەمە 17 ساڵە 18 ساڵات قسەی لەسەر ئەمە ئاکەین و ئەوە سا ئەگەر وەکو لایەنی ئینسانی سەیری بکەیمە لە ئەوروپایە لە دەرەوە خۆراوا بینیمانەکە کابرا پشیلەیەکی هەیە دانێکی خراپبووە چەندین جارەی با بۆ پزیشک بە ئاوی تایبەت ئەیشوە ئیتر وەرحاصل دەرزی لێ ئەدەن نازانم خواردنی تایبەتی هەیە بەڵام تۆ نەدەکرێت 10,000 خەڵک لە غەزەیە بکوژێت بە ملیۆنان ئەکاونت بە ملیۆنان ئەوە تەماشای ئەم میوێنانە بکەن جیهان تەماشای ئەم میوێنانە بکات بێگومان ئیدارەی بایدن نەکەوتە پرسیارەوە بە خۆڕاوا کەوتە پرسیارەوە وڵاتانی عەرەبیەکەونە بەر پرسیار هەمومانانیش ئەکەوینە بەر ئەوەی ئەگەرلانی کەم بە بەیاننامەیەکیش بێ بە موقفێکیش بێ قسەی لەسەر ئەم لایەنە ئینسانیە بکەین بەڕاستی ئینسان ئینسانە ئیتر جوولەکە بێت فەلەستینی بێت کورد بێت هەموو ئەمانە یەک ئەوەیانە نە کورد تیاچوو بۆ هەموو جینۆسایدەی کە ئێمە ئەوە تا لێرە قساکەین کەناڵی ئاسمانیمانەیە کورد ئەنفال کراوە بزان میشە لە شەشەکان بە دۆکۆمنت نەکردنی بە تەواوی پرسی ئەنفالە ینی ئەوە تاتیانە چوین و دەیان کەناڵی ئاسمانی کوردیش هەیە و گەشتشمان کردووە لە زۆر ڕۆوە بەڕاستی نە فەلەستینی شتیا ئەچێنە ئیسرائیلیش ئاوا بە ئاسانی لە ناوەچە و گوزل هێزێکی ناوچەی و کە پاڵپشتی جیهانی ئەوەی هەیە بەڵام بۆ هەرێمی کوردستان چۆن مامەڵە بکات من لە ڕوانگەی هێزەوە ڕوانمە هەرێمی کوردستان گەندەڵی هەیە موچەنیە ئەمە هەمومان هاومۆقفین لای بەغایە هەمومان دەبێت ڕووبکەینە بەغا موچەی هەیە خەڵکی هەرێمی کوردستان با لای هەرێمی کوردستانە دەبێت ڕووبکەین هەرێمی کوردستان موچەی ئەو خەڵکە بدات ئەمە وەکو بابەت بەڵام کە دێتە باسی تحلیلی زانستی دێتە بابەتی پەیوەندی نێودەوڵەتیەکان بابەتەکە بابەتی هێزە بابەتی نەزەری ڕیالیزمە بابەتی واقعیە واقع جدیدەیە ئێستا واقع جدیدە نیۆڕیالیزم پێی وایە ئەم نەزەریاتان یعنی پەیوەندی نێودەوڵەتیەکان بابەتێک نییە تۆ لە خۆتەوەڵی پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەم شتانە لەسەر بنەمای نەزەریات لەسەر بنەمای مەدارسی فەلسەفی و تیۆری گەورەی گرنگ لە خۆراوا داڕژاون بۆ بەزانست یعنی چی یعنی بە میتۆد ئەم شتانە ئاڕوە بە میتۆد تۆش ئەبێ بیر بکەیتەوە مامەڵە لەگەڵ پەیوەندی نێودەوڵەتیەکان بکەیت پەیوەندی لەسەر چیە دروستەکە لەسەر ئەساسی بەرژەوەندی وانە وڵاتان لەسەر بنەمای بەرژەوەندی پەیوەندیەکانیان دروستەکەن ئیتر ڕەنگە مامۆستا لە جاخۆمە غابات نییە هەر کەسێ بەرژەوەندیە بوو زلێزێک لەگەڵ ئەوەی تراویتر ئەوەشی بەرژەوەندینەوەی بخوا ئیتر ئەو واقعەکەیە تۆ ئەبێ بە دوای هێزا بگەڕی نقطەی هێز لەوەی هەرێمی کوردستان بەرژەوەندیەکانی خۆی بناسیێت بەڕاستی ولایەنە ئینسانیەکەم باس کرد یعنی نابێت لە بیری بکەیت
بەڵام نقطەی هێز ئەوەیە کە هەرێمی کوردستان نەبێ بە بەشێک لەم جەنگە چونکە هەرێمی کوردستان هێزێکی سەربازی هێزێکی سیاسی هێزێکی میدیایی هێزێکی ناوەندی کارخانەی زانستی گەورە گەورەی نییە کاکە تۆ سەیری کۆڵۆمبیات بنمونەوە بێن کە وڵاتێک بۆ ئێمەوە ناوبانگ مەمسۆ بە مادەی هۆشبەر وانە 3700 ناوەندی توێژینەوەیان هەبوو شەوە من لە گۆگڵ سێرچم کردو ئیشم لەسەر کردو یعنی هەرێمی کوردستان هێشتا کارخانە و ناوەندی زانستی بەقوتی نییە کە لۆبی بۆ بکات لە دەرەوە کە ڕای عالەمی جیهانی بجوڵێنێت یعنی مؤسساتی دامەزراوەی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستانە وەکو ئەو پێویستیە نیە کە داخلی شەڕێک بێت و بەرگەی ئەم شەڕە بگرێت ئیسرائیل بەرگەی ئەوە ناگرێت کە ئاشتی ناکەین کە ئێستا ئیسرائیلەکان تووشی ئەم جەنگە بوونەوە تا جوولەکەکان وڵاتەکە بەجێڵن چنەوە بۆ ئەوروپا و جنسی دیکەیانە بەجێڵن گەشتیاری کەوتۆتە پرسیار شیکڵی ئیسرائیلی بەهاکەی دابەزیوە ئەوان بەرگەی ئەم جەنگە نەگرن و داد و بێدادیان بێ و خەڵک داوای دەست لە کارکێشان و سەرۆک وەزیران بکە ئێمە نابێ ببین بە بەشێک لەم جەنگە لە هەرێمی کوردستانە چونکە ئێمە دەوڵەت نین ئەوەی پەیوەندیە نێودەوڵەتەکان ئاڕاستاکە و قسەکەری ڕئیسیە لە پەیوەندیە نێودەوڵەتەکانە دەوڵەت یەکەیەکی سەرەکیە بۆ قسەکردن یعنی تا ئێستا دەوڵەت بەهێزترین کارکتەرە بۆ ئەوەی مامەڵە بکات لەگەڵ دەوڵەتێکی تر ئێمە وەک هەرێمی کوردستان دەوڵەتمان نییە کە دەوڵەتمان نییە دەبێت بە دوای بەرژەوەندەکانی خۆمانە بخۆین لە سەرپێچێکی مێژووی هەرێمی کوردستان دروست بۆ لە ساڵ 1992 دوای کۆتایی پێێنانی جەنگی سارد و کۆتایی پێێنانی جەنگی کەنداوی دووەمە تەماشا بکەین بزانین سەرپێچێکی دیکەی مێژوویش دروست نابێت دەرفەتێکمان بۆ دروست بێت دەرفەتی شێ ئای بێگومان ئەم زانیی جەنگ لە مێژوو دەربکەی هیچت بۆ نامێنێتەوە بیخێنیتەوە ئەگەر تۆ باسی جەنگەکەی لە مێژووە چیە خێنیتەوە پێم ناڵێ ئەگەر تۆ پەیوەندیە نێودەوڵەتەکان مێژووی لێ دەرکەی و جەنگ و ڕووداوە گەورەکان دەکە چی دووەمێن تۆ چی دەخێنیتەوە بەرەنجامی ئەم ڕووداوە گەورانە سەر جەنگە ئەمە هێرشێکی لە ناکاو نییە حماس کردوێتە سەر ئیسرائیل و بڵێ وەڵا ئەمە عەمەلیەکی سەربازی بووە ئەمە جەنگە ئێستا جەنگەکە ئۆڵڕدی ڕۆدا لە سووریا هەیە لە تورکیا لە جەنگایە هەموو ئەم وڵاتانەی کە باسمان کردیان پێ یا دەستێکی ڕاستەوخۆ بیان ناڕاستەوخۆ بێ لە جەنگەکە هەرێمی کوردستانە بێ خۆی زۆر بەوردی مامەڵە بێگومان چونکە تۆ لەم ناوچەیە حقیقەتت بێڕێی زۆربەی خەڵکی دیکەش هەروایە لەم ناوچەیە ئەوانەی کە میلەتی ژێردەستن میلەتە سەردەستەکان ینی سەردەستەی بەقوتن ئێران دراوسەی کوردە هێزێکی بەقوتە تورکیا وڵاتانی ناوچەکە بەڵام ئەمە معنایەوە نییە کورد هێز نییە و کورد تەواجودی نییە و کورد ناتوانێت کورد لە مەلەفاتی زۆر گرنگە لەسەر ئاستی گیانە تەواجودیە کارتی وزەی هەیە کارتی بەگژاچونەوەی تیرۆری هەیە شەرعیەتی مێژووی هەیە وتوانێت تەواجودی خۆی بێ وتوانێم دەرفەتانەش زیاد بکە لەم ڕووداوە هەرێمی ناوچانە بۆیە بەقەنەعەتی من بوونی ئەمریکا لەم ناوچەیە لەسەر سنووری عێراق و سووریا بوونی زلهێزێک لەم ناوچەیە کە ئەمریکایە ئەمان پارێزە لەو هێرش و هەڕەشانەی کە ڕەنگە لە چرکە ساتێکە هێزە سەردەستەکان تورکێک فارسێک عەرەبێک پەلاماری ئێمە بداتەوە جارێک ئەمە خاڵی ئیجابیەکە ئەوەی کە زلهێزێک حاکمێکی نەدەوڵەتی و کۆمەڵی بێگومان بوونی ئەمریکا دەرفەتێکی گرنگە ئەوەی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان و بۆ کوردی کردووە لە دوای جەنگی سارد 1990 مەگەر هەر بۆ ئیسرائیلی کردێ لە دوای ئیسرائیل هاوپەیمانی نەمبەر 2 دەرەجە دوی ئیدارەی ئەمریکا هەرێمی کوردستانە لەم ناوچەیە بۆیە بێ هەرێمی کوردستان وەکوتم بە دوای بەرژەوەندیا بگەڕێ بە دوای هێزا بگەڕێ بە دوای بەهێزکردنی ئاسایش نیشتیمانی خۆی و ئاسایشی مرۆیی خۆیان بگەڕێ بۆی ئەوەی کە هەڕەشەیە دووری بخاتەوەی کە دەرفەتە زیاتری بکات دواسەرنجی بەڕێز دکتۆر وەڵام من هیوادارم کە ئەم دۆخەی کە بەسەر غەزەیەکان فەڵەستینەکان هاتووە بە شێوازێکی مرۆییانە بڵێ وا کۆتایی بێ کە ئەو ئەساتانە نەبینین و ئەو جیمەسایدەی کە وەکتم ینی کەمە نزیفە لێرە بۆستێ بەڵێ ئەو ینی لەمە زیاتر نەڕوە بەداخۆ بەڵام ئەوەی کە هەیە ئەوها نابینرێ ئەوەشی کە پەیوەندی بە ئێمەوەیە لە ڕاستیە وەکو مامۆساوتی ئەوەندەی دەکرێت ئێمە ڕۆڵێکی جوان بگێڕین و ئەوەی کە ڕۆشنبیر و نووسەر و نازام توێژەرەکانە ئینسانیانە بڕوانن ئەم کەیسە ئەوەی کە بۆعدێکی هەندێک جار بنەتەوەیی متتەڕی وەکەوەی کە هەموو عەرەب دوژمنی ئێمەیە ئەم تەسەورە هەڵەیە ئێمە ئەبێ لە سێ بۆعد هەر بە خێرایی بووی کاتەکە کۆتاییە بۆعدی ئینسانیەکە سەیری ئەم کەیسە بکەین وەکو موسڵمانێکیش هاوسۆزین وەکو زۆر شتی تریشکە ئێمە بەزی یادەوەریمان هێ ناکرێت ئەم پرسە بەو شێوەیە بە شێوازێکی سەلبیانە مامەڵی لەگەڵا بکەین. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی و سەر مامۆستا زانکۆ سوپاس بۆ بەڕێستان بۆ بەڕێز دکتۆر بەهرۆز جعفەر سەرۆکی ئینستیتوتی ملیێتریانە زۆر سوپاس بۆ دەرفەتەوە. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە
پەرۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن خواتان.